هەر مامۆسایی ڕسالەکەی مافتەرەکەی دکتۆراکەی لەسەر کەلیمێت دوو کەلیمە ئاەتێکی قورئانە. ئەم قورئانە عەزیمەیەشتە هەر بەحرەکەی نەکانی تەواو نابێت، عیلمەکەی دوڕ و گەوهەرەکەی ناوی تەواو نابێت، تەحەدای هەموو عالەمەکە. لێکم لەحظەیە کە باوەشی پێکەڵێ ئیقراڵێ مەعنا بیقارێ، خوێنەوار نیم کاکە، ڕاستەکەی من خوێنەوار نیم. کاکە بۆیە یاوێتی بە تۆ چونکە تۆ نەخوێنەواری. لولا أنزل هذا القرآن على رجل من القريتين عظيم. يعني أي باشا بوشي أم قرآن بوثرية لم دو دولة جوريا وكاتب قرية لا يقوم قرية بشويني بتشوف بدي هذا وتي قرية القرآن على شاري جور ولات بوبو هيك لم دو شارع جوريا روما ولاتي فارس دولة الروم ودولة فارس بول لنا يك لزانا كاني وأنا دار بس أما لنا وكثيكي نخوانوارا كشواني مربوة كهمو پێغەمبەرانیش سڵات و سەلامی خوا لەسەر شوانیان کردووە. لەو سەحرایە لەنا قۆمێکی نەخوێنەوارە ئەم قورئانەی بۆ دابەزی و ئینجا هێشتا بوختانی بۆ کەنە وەڵا خوێنەوار بوو خۆی دروستی کردووە. جاوەرە لەناو فارس و ڕۆما بووایە وەڵای هەنوو کاکە ئەمە هەزار ئەدیب و نووسەر و شاعیر و خەتیب و زانا و حەکیمیان هەموو کاکە کۆبوونە تۆ پێکەوەیان نووسیوە.